موچەی ئەم ساڵ و ساڵی داهاتووش گەرانتی کراوە. 3000 کەس دادەمەزرێنرێت. زانیاری لەسەر گرێبەستەکانی مامۆستایانی وانەبێژ بڵاو کرایەوە. سڵاوتان لێبێ سمەیەم لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەشەکەم. لیژنەی دارایی پەرلەمانی عێراق دڵنیایی بە فەرمانبەران دەدات لەبارەی موچەی مانگەکانی کۆتایی ئەم ساڵ و ساڵی داهاتوو. ڕۆژنامەی ئەلسەباحی سەر بە حکوومەتی عێراق لە زاری جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقەوە ئاشکرای کردووە و ئەوەی لە میدیاکانەوە باز دەکرێت لەبارەی دابین نەکردنی موچەی فەرمانبەران هیچ ڕاستیەکی تێدا نییە. بەڵکو وەزارەتی دارایی عێراق هیچ کێشەیەکی لە دابینکردنی موچە نییە، تەنانەت ئەگەر نرخی نەوتیش دابەزێت. دەشڵێت پێشوەختە موچەی فەرمانبەران دابین کراوە. ئەمە جگە لەو یەدەگە نەختیە گەورەیەی کە حکوومەت هەیەتی و دەتوانێت لە کاتی لە ناکاو سوودی لێوەربگرێت. لیژنەی دارایی ڕاشیگەاندووە موچەی ساڵی داهاتووش بە هەمان شێوە بە تەواوەتی گەرانتی کراوە. هاوکات حکوومەتی فیدراڵی پلانێکی بۆ زیادکردنی سەرچاوە داراییەکان هەیە کە ئەویش دەبێتە هۆی بەهێزکردنی توانەکانی بۆ دابینکردنی پابەندیە داراییەکانی بەرامبەر بە فەرمانبەران. جگە لەوەی لیژنەی دارایی عێراقیش کار لەسەر فشارخستنە سەر وەزارەتە جیاوازەکان دەکات بۆ ئەوەی ئەدای خۆیان باش بکەن و سەرچاوەکانیشیان زیاد بکەن بە جۆرێک کە بەشداری لە وەدیهێنانی سەقامگیریەکی ئابووری گەورەتردا بکەن. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کۆتایی بە پرۆسەی بەگرێبەستکردنی مامۆستایانی وانەبێژ هێنا. بەڕێوەبەری گشتی فەرمانگەی کارگێڕی وەزارەتەکەش ڕایگەیاند 3000 مامۆستای زانکۆ کە پێشتر وانەبێژ بوون دەکەینە گرێبەست. دکتۆر توانە نەجەف بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی خوێندنی باڵا ڕایگەیاند لە تەواوی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان ناوی سەرجەم مامۆستایانی وانەبێژیان بۆ وەزارەت گەڕاندۆتەوە کە ژمارەیان نزیکەی 3000 مامۆستایە و دەکرێن بە گرێبەست. ڕاشی گەیاندووە ئەمڕۆ لە چوارچێوەی ڕێکارەکانی بە گرێبەستکردنیان ناوی سەرجەم مامۆستاکان بۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دەنێری. سەرچاوەیەکی ئاگادار ڕایگەیاند ئەمڕۆ سبەینە وەزارەتی پەروەردە و دارایی هەرێم فەرمانی بە گرێبەستکردنی سەرجەم مامۆستایانی وانەبێژ دەردەکەن. سەرچاوەکە وتیشی 37,000 مامۆستای وانەبێژ مامەڵەکانیان تەواو بووە بۆ ئەوەی بکرێنە گرێبەست. وتیشی لەمڕۆ سبەینێ فەرمانی گرێبەستەکە دەردەچێت و سەرجەم ئەو 37,000 مامۆستایە موچەکانیان دەبێتە گرێبەست. وتیشی لەم مانگەوە مانگانە موچەکانیان دەچێتە ناو لیستی موچە و مانگانە لەگەڵ موچەخۆران بۆیان خەرج دەکرێت. بەپەی زانیاریەکان موچەی مامۆستایانی گرێبەست لە نێوان 400 بۆ 600 هزار دیناردا دەبێت. سێ هەواڵم پێشکەشکردن، هەر شاد بن.